جیم تورکەکانێکێکن لەو گەلانەی بنەچیان بۆ گروپە زمانی ئۆرال ئاڵتای دەگەڕێتەوە کە نزیکەی 7,000 ساڵ بەر لە ئێستا لە سیبیریای باشوور یەکەمین شێوەی خۆی گرتووە. لەوێشەوە بەرەو خواردتر دابەزیەوە بووە بە جباتەکانی قەبیلە. هەروەک لە کولتورە هاوشێوەکانی ڕووی داوە تورکە یەکەمینەکانیش لە میانەی پەرستاندنی شارستانیەوە دەرکەوتونەتە سەر شانۆی مێژوو، بە تایبەتی بە شارستانی بوونی پێشوەختی چینیەکان 1500 پێش زاین کە لە هەمان گروپی کولتوریدان کاریگەری کردوتە سەر بنەچەی تورکان و ڕێخۆشکەر بووە تا جێگای خۆیان لە مێژوودا بگرن. وەک زانراوە لە سەدەی سیهەمی پێشزاین مێنشینی خۆجەیان دامەزراندووە. چەندەی دەبن بەدەسەڵات لە ناوچیندا دەتوێنەوە. تەنیا بە شێوەی قەبیلە دەتوانن بوونی ئەتنیکی خۆیان بپارێزن کاتێ لەگەڵ چینیەکان ناسازێن و دەرەقەتیان نایەن بەرەو خۆرئاوا دەڕۆن و بڵاو دەبنەوە. زیادبوونی ژماری دانیشتوان وشکانی و دژوارەکانی بیابان و چۆڵەوانی ئاسیای ناوین ڕۆڵێکی گرنگ دەبینێت. پەیوەندەکانن لەگەڵ شارستانی ئێرانی بۆ چەند سەدەیەک بەر لە زاین دەگەڕێتەوە. پەیوەندێکی هاوشێوە لە ڕێگەی هیندستانیشەوە جێگەی باسە. ئەو کۆچبەری سەدەی سێهەمی زاینی بەدواوە بەرەو خۆرئاوا چڕبوویەوە بۆ دوو ڕێڕەوی سەرەکی باشوور و باکووری دەریای قەزوین ژیابۆتەوە. لە ساڵانی 450 زاینی لە باکوور بە سنوورەکانی خۆرئاوای ئیمپراتۆرەتی ڕۆما گەیشتبوون. هێندە بەهێز بوون کە ئیتر بتوانن داگیرکاری بکەن. لە ناوەندی مەجارستان هەنگاریای ئەمڕۆ دەکەنە ناوەند و دەتوانن بەرەو ناوەوەی ئیتالیا و فەڕەنسا بڕۆن و پەلاماریان بدەن، بەڵام ناتوانن خۆیان بە دەوڵەت یان دەسەڵاتێکی دامەزراوەی هەمیشەیی بگەێنن. لە هەمان دیرۆکدا فشار بۆ سنوورەکانی ئێرانیش دەهێنن. هەروەها لە ساڵانی 550 زاینی بۆ یەکەمین جار دەوڵەتێکی ئەتنیکی بە ناوی گۆک تورک ئاوا دەکەن. دوای ئەوەش دەوڵەتی تورکە ئۆیغورەکان ساڵانی 740 دێت کە ئاینی مانی وەک ئاینی فەرمی خۆی پەسەند کردووە. لە سەدەکانی 89دا وەک سەربازی مۆشەدار ڕۆڵێکی گرنگ لە ئیمپراتۆرەتی عەباسی و بێزانتیدا دەبینن. بۆ یەکەمین جار لە سەدەی دەیەمدا بە شێوەیەکی بە کۆمەڵ ئیسلامیەت پەسەند دەکەن. قەرەخانەکانیش دەبن بە یەکەمین ملیشینی تورکە موسڵمانەکان. لە سەدەکانی نوێم و دەیەمدا لە باکوور و خۆرهەڵاتی قەزویندا دەوڵەتێکی تورکی یەهودی ئاواکراوە. یەکەمین تیرەکانی بوونە موسڵمان و بۆ ناوەی ئێران شۆڕبوونەوە تورکە ئۆغوزەکان بوو کە وەک خانەدانی سەلجوقی لەناسرێ. لە کاتێکدا سەلجوقبەک لە دەوڵەتی خەزەری یەهودیدا ئەفسەرێک لە ئاستی سەرتیبدا بوو. بۆ یەکەمین جار لە تورکمانستانی ڕۆژی ئەمڕۆمان لە نێوان ڕووبارەکانی سەیهون و جەیهون هەنگاوی ئاواکردنی دەوڵەت بۆ قەبیلەکەی دەهاوێژرێت. شەڕ و پێکدەدانی دژوار ئەڕوودەدا وەک چینی سەروی قەبیلە ئەزمموی دەسەڵات بەدەستدێنن. شەڵاوەکانی بەدەستهێنانی غەنیمەت ئەنجام دەدەن. ئەو واقعات تێدەگەن کە لە پێناو بەدەستهێنانی سەرکەوتن و غەنیمەتی زیاتر پێویستە بێنە ناو ئیسلامەوە. هەر لە سەدەی نوێیەمەوە گروپێکی گرنگی سەربازی موچەداری کۆشکی عەباسەکان پێکدێنن. شاری سامڕایان بۆ ئاوا دەکرێ. یەکینەکانی تیرەی سەلجوقی تا ناوەوەی وڵاتی بێزەند دزە دەکەن و پەلاماریان دەدەن. غەنیمەت کۆ دەکەنەوە. تورکە کریستیانەکان لە بەرامبەر خۆیاندا دەبینەوە. لە سەرەتاکانی سەدەی 11 بەگشتی دەبن بە موسڵمان. سەلجوقبەک لە ساڵی 1008 کۆچی دوایی دەکا. لە ناو کوڕەکانی کە جێگەی دەگرنەوە میکائیل، موسا، یونس و ئەرسەلان دیارە کە کاریگەرێکی زۆری یەهودیەکانی لەسەرە. لەو قۆناغەدا ناکۆکی و جیابوونەوەی نێوان چینی دەوڵەمەندی سەر و توێژە هەژارەکانی خواروی قەبیلە خەز دەبێتەوە. یەکەمین قەبیلەکانی لە هێز و نوخبەی دەسەڵاتدا دەبڕێن لە ساڵی 1018 بەدواوە دەچنە ناوەوەی ئێران. داوا لە کاربدەستانی دەوڵەتی ئێران دەکەن بەرامبەر بە سەرۆ قەبیلەکان بیان پارێزن. بۆ یەکەمین جارە لە مێژوودا گەلی تورکمان بەرامبەرەکەی لای عەرەب بەدەویەکان لای کوردانیش کرمانج بە سیفەتی قەبیلەکان بەرامبەر بە بەگەکانیان ڕادەبن و خوازیاری ژیانێکی سربەخۆن. ئەو یەکەمین جیابوونەوە جدیەی لە کۆمەڵگای قەبیلە تورکەکان دەرکەوت دواتر کاریگەرێکی هەمیشەیی لە مێژوودا دەبێت. ئەو جیابوونەوەی لەسەر بنەمای دەسەڵات و کۆمەڵگایە ململانەیەکی زۆر دژوار لەگەڵ خۆیدا دێنێ. لەو مێژووە مێژووی تورک ئیسلام بەدواوە دیاردەی تورک بە شێوەی دوو باڵ پەردەسەنێت کە لە نێو خۆیاندا ناکۆکن و لە ناو ململانێدان. چینی سەروی قەبیلەکان کە لە دەوری ئامێر و دەستگاکانی دەسەڵات خۆیان ڕێخستووە و دواتر ئەو شێوازەی ژیان بۆ خۆی دەکات بە کێشەی مان و نەمان. ژیانێک لەسەر بنەمای دەسەڵات کە لە سەردەمی دەوڵەتی تورکی یەهودیەوە پێکاتووە چەندەی دەچێت بەهێز دەبێت و تا ڕۆژی ئەم ڕۆژمان دێت.
ژیان بەبێ دەوڵەت و دەسەڵات بۆ ئەو گروپە نوخبانەی هێز بەردەوام وەک مردن بینراوە. جیاکاری دەسەڵاتیان بۆ ئاستی ئاینێک بەرز کردوێتەوە، دەوڵەتی پیرۆز، دەوڵەت دایک باوکە. پەیوەندی جەستە تەن یەکسانە بە سێبەر لە نێوان خودا و دەوڵەت دروستکراوە. وشەکانی خودا ڕەب ئەڵڵا کە دەستەواژەگەلێکی ئاسمانین زیاتر لە دیاردەی دەوڵەتدا بەرجەستە بووە. لەو چوارچێوێدا هەم لە ناوەوە هەمیش لە دەرەوە بەگە سەلجوقیەکان بوون بە جەنگاوەرێکی سەرسوڕهێنەری دەوڵەت و دەسەڵات. جگە لەو کارە ئیتر سەرقاڵی هیچ کارێکی دیکە نەبوون. لە چەندین دەوڵەتی خانەدانی لە جۆری عەباسی، خەزنەوی، سامانی، ئاتابەگ و تۆڵۆن ئۆغڵاریدا وەک هێزی سەرەکی سەربازی خزمەتیان کردووە یاخود خۆیان دەوڵەتیان ئاوا کرد. لە ساڵی 1055 ئیمپراتۆرێتی سەلجوقیان دامەزراند. دوای شەڕی مەلازگردی 1071 لە هەر لایەکی ئەنادۆڵ مێرنشینیان ئاوا کرد. لە ساڵی 1086 ئیمپراتۆرێتی سەلجوقیان لە ئەنادۆڵ دامەزراند. شەڕی نێوان خودی مێرنشینەکان تا دامەزراندنی ئیمپراتۆرێتی عوسمانی بەردەوام بوو. لە ئیمپراتۆرێتی عوسمانیدا بە بەرزترین ئاسی دەسەڵات گەیشتن. لە شەڕبوونەوەی تەواوی ئەو دەوڵەت دەسەڵاتەدا شەریعەتی ئیسلام پێوەرە سەرەکیەکان پێوەرە یاسایەکانی پێکدەهێنا. مەذهەبی سونی ئیسلامیش ئامرازی سەرەکی مەشروعیەت بوو. بەگشتی ئاین بە تایبەتیش ئاینی ئیسلام لای نوخبەی دەسەڵاتی تورک مانای ئامرازێکی دەسەڵات دەبەخشێ. لە دەرەوەی دەسەڵات ئاین هەڵگری بەهایەکی ئەوتۆ نییە. ئەگەر زۆر بەباشی ئاگاداری میتافیزیای دەسەڵاتی تورک نەبێ ناتوانێت شیکارێکی ڕاست سەبارەت بە دەوڵەت و کۆمەڵگا ئەنجام بدەیت. ئەوەی ئەنجامیش دەدرێ هەڵگری بەشێکی گەورەی هەڵە و کێماسەکان دەبێ. نوخبەی دەسەڵاتی تورک هەر لە سەردەمی یەکەمین مێرنشینەوە تەنانەت لە پلەداری سەروی قەبیلەدا وێنە و دەستەواژە شامانەکانی پیرۆز کردووە و پەرستوونیەتی. پەرستنی ڕەمزی هاوشێوەی ئاڵای ئەمڕۆ سەرشاوەکەی لێەوە دێت. پەرستنی تەوتەمی قەبیلەش تا بڵێ نفوزی پەیدا کردووە. ئەو فەتیشیزمەی ناو بە پیاو نابەخشێت تا قارەمانێتیەک نەنوێنێت گرێدراوی ئەو دۆخەیە. پەرستنی ئەسپیش گرێدراوی ئەو مەسەلەیە. لە دەسەڵاتی مێرنشینەکاندا سێ کوچکەی ئەسب، ژن، چەک، پۆرسات پیرۆستترین بەهاکانی ناموسن و تەنانەت خودی ژیانن. ژیانی دەسەڵات مانای ئەسب، ژن و چەکە. ئەم سێ بۆ هێڵە سەرەکیە لە خانەی بنەڕەتی دەسەڵاتدا جێگیر بوو و کراون بە تایبەتمەندێتی بۆ ماوەیی. لە بەرزترین ئازدا گرێدان لە نێوان ئەڵڵای ئیسلامیەت و دەسەڵات دروستکراوە. بە شێوەیەکی شەراوە خودا دەسەڵات هاواتە و یەکسان کراون. لەو سۆنگەشەوە زۆرترین پیرۆزی بە دەسەڵات و دەوڵەت دراوە. هەڵبەتە ئارەزووی دەست بە سەرداگرتنی غەنیمەت، ئامانجی فەتەحکردن، مافی دەست بە سەرداگرتنی هەر شتێکی هەبێ لەژێر ئەو پیرۆزکردنەدا شەراوەیە. وێرای ئەوەی نوخبەی دەسەڵاتی تورک لە میانی ئەو دەستەواژانەی پێشەنگاتی ئەو گەورەکردنەی دەسەڵاتیان کردووە لە کولتوری خۆرهەڵاتی ناویندا، بەڵام تەنیا ئەوان نین. ئەو هێزانەی لە سەردەمی چاخی ناوینەوە تا ڕۆژی ئەم ڕۆمان پێشەنگایەتی نوخبەکانی دەسەڵاتیان کردووە لە ناو یەکتردا توانێتەوە. ئەو تورکێتیە کە بە ناو تورکا بەڵام لە سەروی هەمووانەوە تورکمانەکان و تورکی کۆمەڵاتی دەچەوسێنێتەوە و کردوونیەتی بە ئەدراکی بێئیدراک تورکە جاهیل و نەزانەکان دیسان ئەوەی بە زۆرترین شێوە بەرامبەر تورکێتی کۆمەڵاتی ڕەفتار دەکات و دەیچەوسێنێتەوە ئەو تورکێتیەیە. لەو سۆنگەیەوە ئەو سەرکوتکردن، چەوسانەوە، داگیرکاری و قڕکردنەی تورکێتی دەسەڵات لەسەر تورکمانەکانی پەیڕەو کردووە لەسەر هیچ کۆمەڵگا یان گەلێکی جێبەجێ نەکردووە. لەو بارەیەوە چەندین ڕێگا و ڕێبازی هەمەجۆر پەیڕەو کراون. لە سەروی هەموو شوێنەوە بە سەربازیکردنیان تامردن، سەپاندنی باژی تایبەت، مەحکومکردنیان بە جەهالەت و نەزانی، لە بەرامبەر پشوکترین پەرچە کرداردا کۆمەڵ کوشکردنیان، تاڵانی بەردەوام و نەفیکردن، بە کورتی تا دوایی پرەنسیپی گۆشتی بۆ تۆ ئێسکی بۆ منیان جێبەجێ کرد و پەیڕەو کرد. لە ڕۆژی ئەم ڕۆژماندا لە گەڕەکەکانی دەرەوەی شار کۆکراونەتەوە، وەک پێویستیەکانی قۆرخکاری قازانج نیوەی زیاتریان بێکار دەهێڵرێنەوە. دەوڵەتگەرایی نەتەوە دەگەیەنرێتە بەرزترین ئاست و بە سیفەتی کولتوری کۆمەڵایەتی بە هیچکردنیان هەندێک لەو ڕێچکە و ڕێبازانن. دووهەمین پۆلێنی تورکێتی یاخود تورکمانێتی کە لەسەر و ئەو بنەمایە پێکاتوە دیاردەیەکی کۆمەڵاتی زۆر جیاوازترە. هەر لە سەردەمی سەلجوق بەگەوە تورکمانێتی تورکە موسڵمانەکانی دەرەوەی دەسەڵات جیابوونەوە ڕیشەیەکەی خۆی لەگەڵ دەسەڵات پیشانداوە. یەکەمین گروپی تورکمانە هەژارەکان لە ساڵی 1005 بۆ خۆپاراستن بەرامبەر بە زۆرداری بەگەکان پەنایان بۆ خەزنەوەکان بردبوو.
دواتر بۆ دەڤەرە جیاوازەکانی ئێران ڕۆیشتن بە تایبەتیش بۆ باکووری خۆرئاوا واتە بۆ ئازەربەیجانی ڕۆژی ئەمڕۆمان پاشەکشیان کردووە و هەوڵی خۆپاراستنیان داوە بە شێوەی لقی بەرفراوانەوە لە خاکەکانی سووریا و عێراقی ڕۆژی ئەمڕۆمان هەوڵی حەوانەوەیان داوە. لەو سەدا یەکەمینانەدا بەردەوام دابڕان جێگەی باز بووە. لەسەر ڕێڕەوی باکووری قەزوینیش پەرەسەندنی هاوشێوە ڕوویانداوە بەگ و سوڵتانە سەلجوقیەکان بۆ خۆڕزگارکردن لە تورکمانەکان بەردەوام بەرەو عەرەبستان، کوردستان و ئەنادۆڵ ڕاپێچیان کردوون. جگە لەوانەی بە کەڵکی سەربازی هاتوون ئەوانەی تریان ڕووبەڕووی چارەنووسی خۆیان کردوێتەوە. زنجیرە شاخەکانی دەریای ڕەش، دەریای سپی و کوێستانەکانی ئەنادۆڵی ناوین پڕ بوونە لە تورکمانەکان. هەلو مەرجە سەختەکانی ژیان، چەوسانەوە و سەرکوتکردن بەردەوام تورکمانەکانی بەرەو یاخیبوون بردووە. بەندکردنی سوڵتان سنجار لە قەفەسێکدا هەڵگرتنی لەگەڵ خۆیاندا دابڕانیان لە سونیگەرایی دەسەڵات و عەلەوی بوونیان، ئاواکردنی چەندین تەریقەت و پەرەپێدانی کۆمەڵی مەدەنی لە ئەحمەد یەسەویەوە تا مەولانا، لە بابا ئیسحاقەوە تا شێخ بەدرەدین، لە پیر سوڵتان عەبداڵەوە تا شێخ ئیسماعیل، لە ڕاپەڕینی جەلالیەوە تا دەگاتە ڕاپەڕینی کاسبکاران و ئەنجامدانی چەندین ڕاپەڕین لەو پێناوەدا دەشێت وەک نمونەگەلێکی گرنگ پیشان بدرێن. لەوتەکانی پیر سوڵتان عەبداڵ، قەرە ئۆغڵان، کۆر ئۆغڵان و دادەڵ ئۆغڵۆ بە شێوەیەکی ئەفسانەیی کولتوری بەرخودانی خۆیانیان خستۆتە ڕوو. بەرامبەر بە زمانە تێکەڵەکەی عەرەبی و فارسی سەمەرەکەی دەسەڵات دیسان تورکمانەکان پارێزەری زمانی پەتی تورکی بوون. بە شێوەیەکی دۆستانە لەگەڵ گەلانی خۆرهەڵاتی ناویندا ژیاون. لە بەیەکەوە ژیانێکی ئارەزومەندانەدا دوودڵیان نەکردووە. تورکمانەتی بە سیفەتی کەلتوری کۆمەڵایەتی لە لایەنە مادی و معنەویەکەیەوە پێویستی بە توێژینەوەی بەرفراوان هەیە، پێویستی بە ئافراندنی مێژووی کۆمەڵایەتی خودی خۆیان هەبوو. لە سەردەمی مۆدرنیتەی سەرمایەداریدا بوونی تورکمانەکان لە میانەی هەلومەرجی سەختترەوە دەورەدران. دەرفەتەکانی ژیانی جێنشینی و کۆمەڵگای کۆچبەری کەمبوویەوە. وەک بڵێ ڕاپێچکردنیان بۆ ژیان لە دژوارترین و مەترسیدارترین دەڤەرەکاندا بەز نەبووە. لە ڕۆژی ئەمڕۆمان بە شێوەی بێکاری، کۆچبەری بۆ دەرەوە و کۆبوونەوەیان لە گەڕەکەکانی دەرەوەی شار لە ناو هەلومەرجێکی زۆر سەختدا هەوڵی بەردەوامکردنی هەبوونی خۆیان دەدەن. تورکمانەتی مێژووی کە هێندەی نەتەوەیەک واتە بەخشە لە ناو چرخی چەوسانەوە و سەرکوتکاری قۆرخکارەکانی سەرمایەداری و دەوڵەت نەتەوە، هەروەها لە ناو مەنگەنەی پارتێ فاشیست و ئاینگەرەکانی دەوڵەت ڕووبەڕووی لە ناوچوون بوونەتەوە. ئاوانەکردنی بزوتنەوەی دیموکراسی خوازی ڕۆڵێکی گرنگی لەو دۆخەدا بینیوە. بزاوتی فاشیست و ئاینگەرایی کە ئامانجیان دەوڵەت دەسەڵاتە ئەو بۆشایان پڕکردوێتەوە. تایبەتمەندێتی ئەرێنەکانی تورکمانێتیان پێچەوانە کردوێتەوە و گەورەترین خیانەتیان ئەنجامداوە. بەم جۆرەش گورزێکی کوشندەیان لە کەلتوری تورکمانێتی کۆمەڵگای مێژووی داوە کە گوزارش لە بەهاگەلێکی مەزندەکە. پێویستە زۆر باش تێبگەین کە تورکێتی تورکمانی کۆمەڵگای مێژووی ئاسیای ناوین و قەفقاسیا بەگشتی ئەنادۆڵیش بە تایبەتی پێک هاتە و دیاردەیەکی زۆر جیاوازترە لەو تورکێتی میلیگەرا، ئاینگەرا، ڕەگەزگەرا و دەسەڵاتگەرایی لە چەرخەکانی دەسەڵات دەوڵەتدا پێکهاتووە. هەروەها لەوەش گرنگتر ئەوەیە کە تورکمانەکان لە بنیادە پیلانگێر فاشیستەکانی دەوڵەت نەتەوە جیا بکەینەوە کە لە نەمامگەی مۆدرنیتەی سەرمایەداری و لەلایەن ئەندامە ناتورکەکانەوە بە ساختەکارانەترین شێواز پێکهاتووە و بە ڕەنگەکانی سپی ڕەش سەوزدا پۆشراوە. لەسەر بنەمای کۆماری دیموکراتیک نیشتیمان و نەتەوەیەکی دیموکراتیک بۆ فاکتەرەکانی مۆدرنیتەی دیموکراتیک وەرچەرخێنرێ. لەو پێناوەشدا پێویستە سیاسەتی دیموکراتیانە کۆمەڵی مەدەنی و ڕێخستنی خۆبەڕێوەبرێتی و چالاکیەکەی بە بنەما وەربگیردرێ. ئەمەش لەگەڵ کولتوری نەریتی تورکمانی بکرێت بە سنتێز و کولتورێکی هاوچەرخ پێش بخرێت. کێشەی سەرەکی بزوتنەوەی دیموکراسی خوازی تورکیا پێناسەکردنێکی ڕاستی ئەو کەلتورە بە هەموو لایەنە مێژووی و کۆمەڵایەتیەکانیەوە لێکۆڵینەوە و خاوەندەرێتی کردنە. لەو پێناوەشدا پەروەردە و ڕێخستەی بکات و لە میانەی پراکتیزەکردنیەوە لەگەڵ سیستەمی مۆدرنیتەی دیموکراتیدا ئاوێتەی بکات. جگەل لە تورکمانەکان کەلتوری و گەلانی دیکەش لە ئەنادۆڵ و میزۆپۆتامیا هەبوون کە بە کولتوری ئیسلامیەوە دەژیان. ئەو کەمینە عەرەبەی کە لە باشووری شاخەکانی تۆرۆس دەژین پاژماوەی سەردەمی فەتحی ئیسلامین. کولتورێکە لەو کاتەی جیاکاریەکانی دەسەڵاتی لەدەستداوە چەندەی دەچێ هەژار و نەدارتر دەبێ. چینی سەروی لە ناو نوخبەی حکومڕانی تورکدا تواوەتەوە. کولتوری عەرەبی چین و توێژە هەژارەکانیش بەهۆی ئاسیمیلاسیۆنەوە دواکەوتو و ئیتر بەپێی بەسەرچوونی قۆناق بەکار ناهێنرێت.
لەگەڵەوەی بە شێوەیەکی تێکەڵ لەگەڵ کوردان دەژین بەڵام بوونی خۆیانیان پاراستووە. بەردەوامکردنی بوونەکەیان لە هەلومەرجی سەرمایەداریدا تا دەچێ سەختتر دەبێ. گروپە ئەلبانی و بۆشناقەکانی بنەچیان بۆ بەڵقان دەگەڕێتەوە نوێنەرایەتی کللتورێکی پەیوەست بەدەسەڵات دەکەن. سەبارەت بە ناسنامە جیابوونەوەیەکی ئەوتۆیان بە خۆیانەوە نەدیوە هەوڵیان داوە لەناو بیرۆکراسیدا درێژە بە بوونی خۆیان بدەن تا بڵێ پابەندی ئایدۆلۆژیای فەرمین وەک پێویستێکی بەرژەوەندەکانیان بەرگرێکی زۆر لە میلیگەرایی تورک دەکەن. توێژە هەژارەکانی لە بواری چەندایەتیەوە کەمترن بوونەتە پرۆلیتاریا و جێگای خۆیان لەناو چالاکیەکانی بزوتنەوەی ڕەنجدا دەگرن وەک پێویستێکی ئایدۆلۆژیای فەرمیش سەبارەت بە مەسەلەی ئینتیمای ئەتنیکی داکۆکی ناکەن. قەفقاسیەکان زۆربەی گروپەکان پێکدێنن بە سنی پەیوەندی نزیک لەگەڵ دەسەڵات شوێنگرتن لەناو هێزی دەسەڵات جێگای خۆی لەناو کەلتورەکەیاندا کردوێتەوە. لەگەڵەوەی حەسرەتی گەڕانەوەی وڵاتی دایکیان هەیە بەڵام تا ڕابردوویەکی نزیکیش گەڕانەوە خەیاڵ بوو. دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت دووبارە پەیوەندیان لەگەڵ وڵاتی دایک بەستەوە. بەڕەچەڵک بەڵقانەکانیش لە دۆخێکی هاوشێوە دەدەژین. لایەنگریکردنی لایەنی بەهێز نەریتێکی چینی سەرویانە وەک چۆن لە ئاستی پێشەنگایەتیدا جێگای خۆیان لەناو بزوتنەوە شۆڕژگەرەکان دەگرتووە بە هەمان شێوە جێگای خۆیان لەناو بزوتنەوە ڕاستڕەوەکانی شاگرتووە. وێرای ئەوەی وەسفکردنی خاکەکانی ئەنادۆڵ و میزۆپۆتامیا بە مۆزاییکی کللتوری دەستەواژێکی گونجاوە بەڵام جێگای داخە وەک ڕووی ئەو مۆزاییکانی لە ژێر خاک دەرکەوتون چەندەی بڵێیت شڕبوون و لە کارکەوتون بەهۆی پرۆژەی دەوڵەت نەتەوە بۆ ئافراندنی کۆمەلگایەکی هۆمۆژەن لێکچوو ئەو مۆزاییکە کەلتوریە وەک وردەبەردی چەوی لێ هاتووە. کۆمەڵکوژی بەرامبەر بوونیان ئەنجام دەدرێ هەرچەندە بوونە کولتوریەکان لە پێگەی کەمینەشدا بن بەڵام میراسێکی مێژووین کە مسۆگەر پێویستە بپارێزرێن. خەسڵەتی کۆمەڵکوژانەی دەوڵەت نەتەوە بە شێوەیەکی بەرچاو لەو سیاسەتانە ڕەنگ دەداتەوە کە بەرامبەر ئەو کەلتورانە پەیڕەوی کردوون. ئەمەش گرنگترین بەشی ئەو کۆمەڵکوژیانەیە کە مۆدرنیتەی سەرمایەداری لە هەر چوار لای دنیا ئەنجامی دەدات و لە ڕێگایەوە چەندین پێکهاتەی کەلتوری لەناو بردووە. شانبەشانی پێڕەوکردنی توندوتیژی لەسەر ئەو پێکهاتە کەلتوریانەی کەمینەن لە بواری ئابووریشدا بێدەرەتان دەکرێن و تەنانەت دەرفەتی ژیانیشیان پێنادرێت. ئیتر ئەو ڕێسایە پەیڕەو دەکرێ ئەگەر بەردەوامی بە کەلتوری خۆت بدەیت و ڕادەستی کولتوری فەرمی زۆری نەنەبیت ئەوە بە بێکار و بەبرسێتی دەمێنیەوە. ئەگەر تەبلی کولتوری فەرمی دەوڵەت نەتەوە نەبیت دەستەبەرداری کولتوری خۆت نەبیت و ئەو تەبلیبوونە نەکرێت بەڕادەستبوون ئەوە لە ڕێگای 1001 کەند و کۆسپەوە جێگاگرتن لە کۆمەلگا و بەرەو پێشچوون ئاستام دەکرێت. بەم جۆرەش ئەندامەتی کۆمەلگای فەرمی هۆمۆژەن دەکرێت بەناچاری. ئەزمموی فاشیزمی دوهەمین جەنگی جیهانی کە لە ئەوروپا ڕوویدا مۆدرنیتەی ناچار کرد چاوێک بە پرۆژەی کۆمەلگای هۆمۆژەندا بخشێنێتەوە. لە میانەی پرۆژە یەکەتی ئەوروپا وەک ئەلتەرناتیڤێک گەڕانەوە بۆ فرەکەلتوری جێگای باسا لەگەڵ ئەوەی پۆست مۆدرنیتە خاوەندارێتی لە بەهای فرەکەلتوری دەکا بەڵام لە بوون بە ئەلتەرناتیڤی مۆدرنیتەی سەرمایەداری دوورە. سەرجەم ئەو کەلتورانەی لە دەرەوەی ناسنامەی کەلتوری فەرمی دەژین لە دوا شیکاردا مارژینەڵ دەکرێن یان لە خۆیەوە یان لە میانەی ڕێبازە نەڕاستەوخۆکانی چەوسانەوەی سەرمایەداری و سەرکوتکردن یاخود لە ڕێگەی سیاسەتەکانی ئافراندنی کۆمەلگای هۆمۆژەن لەلایەن دەوڵەت نەتەوەوە ڕووبەڕووی لە ناوبردن و ژینۆسای دەبنەوە. ڕاستنی ڕێگای بەرەنگاربوونەوەی ئەو ڕەوشە لە پێناو پاراستنی بوونی کەلتوری و ئازادکردنی پێویستە چەمکی ناسنامەیەکی کەلتوری کراوە پەسەند بکرێ. ئەمەش لەگەڵ کولتورەکانی دیکە بکرێت بە سنتێز و لە ئاستێکی بەرزتردا پرۆژەی ژیانی هاوبەش پێش بخرێ. نەتەوەی دیموکرات، هاونیشتیمانی دەستوری، کۆماری دیموکرات و چەمکی فرەکەلتوری و نیشتیمانی هاوبەش سەرەکیترینی ئەو پرۆژانن. سیاسەتی دیموکراتیک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و خۆبەڕێوەبردنی دیموکراتیانە سەرەکیترین ئامرازەکانی جێبەجێکردنی ئەو پرۆژانن. هەم لە پێناو پاراستن و ئازادکردنی کەلتورە نەریتیەکان هەمیش بوو ئەوەی وەک سنتێزێک لەگەڵ کولتورە هاوچەرخەکان بژین ڕێگاچارەی مۆدرنیتەی دیموکراتی پێویستێکی ژیانیە.
ڕاستینەی کورد لە سەردەمی سەرمایەداریدا. لە سەردەمی منداڵیدا کاتێک ڕوبەڕووی سیستەمی پەروەردەی سەرەتایی تورک بوومەوە، ڕاستینەی کورد کە ئەو کاتەوەک خەیاڵێک هەستی پێدەکرا چەندین پرسیاری لە فکر و ڕۆحمدا دروست کرده بوو. بە شێوەیەکی ئاسایی تورکاندنم پەسەند نەدەکرد، بەهۆی ئەو داسەپاندنەش لە قوڵای ڕۆحمدا هەستم بە کاریگەریەکانی سوکایەتی پێکردن دەکرد. یەکەم شتی بە عەقڵمدا گوزەری کرد گەڕان بوو بە دوای ڕایەڵە خێزانەکانمان ئاخۆ پەیوەندێکی بە تورکێتیەوە هەیە. ئەو پەیوەندیە دوورەی خزمایەتی کە لە ڕێگای دایکەوە هەبوو نەدەبوو بە چارەسەرێکی ئەوتۆ، هەر چۆنێک بێ کوردێتیەکی پیاوسەلاری ئاشکرا و بەرچاو بوو. نەمدەتوانی لەو ڕاستینەیە ڕابکەم، بەڵام هەر لە چوارشێوەی ئەو ڕاستینەیەشدا لە قوتابخانەی سەرەتایی دووچاری یەکەمین زەم و برین هاتم. یەکەمین بەرکەوتنم بە کوردێتی کە بۆ من ڕاستینەیەکی زۆر بەکێشە بوو، بەم جۆرە یەکەمین وشەری لای من ئافراند. هەمان هەستیاری لای هاوتەمەنەکانم جێگای باز نەبوو بۆ نەهێشتنی ئەو ژیاوازی نێوان خۆم و منداڵانی گوندە کۆنەکەی ئەرمەنیان کە تورکێتی کۆماریان پەسەند کرده بوو بە بەدەستهێنانی ڕەزامەندی مامۆستایان تێپەڕدەبوو. وەک دیار دەبێ هەر لە سەرەتایەوە هەوڵ و کۆشەکانم لە پێناو یەکەمینی پۆلدا ڕێبازێکی بەرگری بووە بەرامبەر هەر دۆخێکی نەرێنی کە سەرچاوەی خۆی لە ڕاستینەی کوردەوە وەردەگرێ. بەم جۆرە خوازیاری سەلماندنی تایبەتیەتی خۆم بووم، لەوەشدا سەرکەوتوو بووم. تا دوای قۆناغی زانکۆش بەردەوام ئەو چیرۆکانەی سەرکەوتنم دووبارە کردەوە. لە میانی ئەو ڕێبازەشەوە جددیەتی خۆم بۆ دۆست دوژمن سەلماندە بوو، پیشانم دابوون کە دەتوانم ببم بە مرۆڤ، ئیتر دەمتوانی دەست بۆ کاری گرنگ ببم. هەروەها لە ڕێگای دەرخکردنی سوورەتەکانی قورئانەوە وشیاری ئاینیم بەدەستهێنا بوو کە لە ڕاستیدا زیاتر شتێکی نەریتیە. 33 سوورەتی بشووکم دەرەخکرده بوو، بە جۆرێک هەڵکشابووم کە ئیتر بۆ نوێشکردن جێگای خۆم لە نزیک منبەری ئیمامی گوند کردبوویەوە. وەڵامێکی بەم جۆرەم لە ئیمام وەرگرت: عەبدوڵڵا، بەو خێراییە بەردەوام بیت دەفڕیت. ئەو هەوڵەشم ڕێبازێکی دیکەی لە دەرگادان و بە کاریگەر بوون بوو. بەم جۆرە لە ناو کۆمەڵگای باوی نەریتیدا پێگەی بەرچاوم بەدەستهێنا بوو. ئەو دوو ڕێبازم لابەس بوو، ئارەزوویەکی ئەو تۆم سەبارەت بە بابەتەکانی دیکە جێگای باز نەبوو. ناوە بەناوە کاتێک ئامەلا کرێکارێتیشم دەکرد دەبووم بە نمونە، سەبارەت بە بابەتەکانی دیکەش دوورە پەرێز دەبووم. هەڵبەتە مەشی چیاکان، مارکوشتن و گرتنی چۆلەکەش بابەتگەلێک بوون کە پێشەنگایەتیم دەکردن. یەکەمین جار لە ساڵی 1969 سەرەتا بوێری هەنگاونانم بۆ حیزبی سۆسیالیستی پیشاندا. لە ساڵی 1970کانیشدا بۆ کوردایەتی هەنگاومنا. شێوازی تاوتوێکردنم بۆ ئەو ڕاستیانەی لە ناوەخنی خۆیاندا هەڵگری کێشەگەلێکی گەورە بوون، سەرەتا لە تایبەتمەندیگەلێک تێپەڕی نەدەکرد کە لایەنی باوەڕی و دۆگمان لە پێشە. قۆناغی سەردەمی شۆڕژگەڕێتی دروشم بوو، لە ڕێگای چەند دروشمێکی سەرەکیەوە هەوڵی هەنگاونانم دەدا. هەڵبەتە بەردەوام تێبینی پسپۆر و شەرەزەکانم دەکرد. دروشمەکانی کورد هەیە، کێشەی کورد هەیە، مافی چارەی خۆنووسینی گەلان مافێکە، مافی ئاواکردنی دەوڵەتیش هەیە، ڕاستنی ڕێگای چارەسەرکردنی دۆزی میلەتی سۆسیالیزمە. دەشێت شەڕی ڕزگاری نیشتیمانی ڕەشاو بکرێ. ئەگەر پارتی هاوبەشیش نەبێ، دەشێت پارتێکی نەتەوەییش بێ. ئەوانە سەرەکیترین دروشمە پیرۆزەکانم بوون. لە بواری کرداریشدا هەر لە منداڵیەوانێ چیروانێکی باشی هاوڕێ و برادەر بووم. ئاواکردنی یەکینەی منداڵان کێشەی سەرەکیم بوو. لەو پێناوەشدا هەموو شتێکم بەکاردەهێنا. لە ڕێگەی هاتوچۆم بۆ قوتابخانە گروپی نوێشکردنی خۆمم دروست کرده بوو، پێشنوێژیم بۆ دەکردن. ماوەکانی کوشتنی مار، هێرشەکانی کوشتنی چۆلەکە و هەڵمەتەکانی کۆکردنەوەی گوڵ بەردەوام لە ڕۆژەفدا بوو. بەردەوام بیانوێکم دەدۆزیەوە و دەچوومە لای هاوڕێ منداڵەکانم. لەو بارەیەوە خانەوادەکانیان تا بڵێ وریا ببوونەوە، ئیتر لە ڕێگایەک دەگەڕان تا منداڵەکانیان لە من دوور بخەنەوە. هەر چۆنێک بێ لە ڕوانگەی ئەوانەوە من دینی چۆڵەیە شەیدای چۆڵ و چیا بووم. ئەو جۆرە لێگەڕن و دیدەوانیانەشم ڕوونی دەکاتەوە. ڕوخسارەکانی کۆمەڵگای نەریتی و مۆدێرنم بەس و تێرکرد نەدەبینی. بۆشایەکی قوڵ لە ڕۆح و زیهنمدا دروست بوو. بە یەکێک نەدەچووم کە بە ئاسانی ڕازی بێ. دانا پیرەکەی گوند جارێکان ئاگاداری کردمەوە، پێی گوتم: چییە وەک ژیوە لە جێ خۆت ناوەستیت؟ بەڕاستیش لەسەر ئەو ڕێچکەیە بووم. دەستەواژەکانی وەستان و وێزگەی وەستان لە فەرهەنگی مندا دروست نەبوو. بەو خێراییەوە کاتێک گەیشتمە دوا قۆناغی زانکۆ، ئیتر ئەزموونی کامەڵبوونم دەرباز کرده بوو. بە دۆخێ گەیشتبووم هەنگاوی جددی بۆ کاری پیرۆز باویژم. لە سەرەتای 1970کان کاتێک دەستم بۆ کارە کۆمەڵایەتی و نەتەوەیەکانی کوردان برد، تا بڵێ
لە نێو ناکۆکیدا بووم وەک بڵێ لە هەمان کاتدا لە ناو کەسایەتێکی لاو بە سەڵاتچوودا دەژیام لە نەریت دابڕابووم بەڵام مۆدەرنیتەشم پەسەند نەکردبوو هەردووکیشیان وەک پۆشاکێکی ناجێگیر و ساختە پێمەوە نووسابوون بەو ئامانجەی دۆستان بیبینن هەردووکیانم لە کۆڵ کردبوو لە ڕاستیدا لە شۆڕژگەڕێکی بەو چەشنە دوور بووم بەمانایەکی تر لە نێوان هەردووکیاندا مابوومەوە بەڵام ناوەندێک بوو لەوانەیە لە هەر ساتێکدا لافاوە بە گوڕەکەی بمبە لەمانەوە زیاتر هەوڵ و کۆشێکی زۆرم دەدا نەخنکێم دوو میکانیزم لە پێشمدا وەستابوون کە خۆیان وەک ئامڕازێکی ڕزگاری پێشکەش دەکرد میلیگەرایی کورد و چەپڕەوێتی تورک نزیک بوونەوەم لە هەردووکیشان جێگای باز بوو هەردووکیشان لایەنی سەرنجڕاکێشیان هەبوو کوردایەتی بارزانچێتی تاڵەبانچێتی دەنگیدا بوویەوە سەرقاڵی شاگردەکانیان بووم بەڵام توانێ ڕازیکردن و تێرکردنیان نەبوو شۆڕژگەرەتی چەپڕەوێتی ماهیرچی دەنیزچی ئیبراهیمچی لە من نزیکتر بوو بەڵام لەو پێگەیەدا نەبووم بەو ملیتان بوونە بگەم بەلایەنگری ماهیر سنووردار بووم بەو حاڵەتە ڕۆحیەوە لە زستانی 1975 بە گوێرەی خۆمان هەنگاومان بۆ پرۆپاگەندەی فەرمی گوتە یان بانگەشەکانمان هەڵهێنا بەیەکەوە پەرەم بە تیۆری و پرۆپاگەندە دەدا دوای ئەو بایکۆتەی دژی کوشتنی ماهیرچایان و هاوڕێکانی لە قزڵ دەرە لە 30 ئاداری 1972 ئەنجامدرا و دواتر 7 مانگ نیسانی تشرینی یەکەمی 1972 زیندانیکردنم لە زیندانی ماماق دوای کۆبوونەوەی نەورۆزی ساڵی 1973 بەنداوی چوبوک بەرپرسیارەتی و بوێری پراکتیکی گروپێکم پیشاندا ئیتر ڕاستینەی کورد لای من گرێدراوی ئەو ئەنجامانە بوو کە پراکتیکی ئەو گروپە دەری دەخست دواتر بەردەوام بیرم دەکردەوە ئایا بۆ گەیشتن بە ڕاستینەی کورد جگە لە گروپ ئامرازێکی باشتر جێگای باز دەبێت تا ئێستاش لەو بڕوایەدام کە ئەو ڕێبازی ئاواکردنی گروپ ڕاستنی ڕێگای گەیشتنە بەڕاستی لە باوەڕیش بەولاوەتر بوونم بە کەسێکی ئافرێنەر یاخود شۆڕژگەڕێک ئەمە بۆ کەسێکی محافەزەکار یان دژە شۆڕشیش هەر هەمان شتە بە گروپێکی دەستەجەمعی کۆلێکتیڤدا تێپەڕ دەبوو کە ئامڕازە ژیانی و دەست لێ بەرنەدراوەکەی بوو تا ئێستاش لەو بڕوایەدام کە ئەو تاکەی ڕێخستنی نەبێ کۆمەڵایەتی نییە هەڵبەتە فۆرم و ناوەڕۆکی ئامرازەکە فاکتەری سەرەکی دیاریکردنی ئەنجامە من ناچار بووم پەرە بە گروپ بدەم گروپیش پەرە بە من بدا ناتوانین بڵین تا لە مانگی 11 ساڵی 1978 خۆی وەک پەکەکە ڕاگەیاند گروپ دۆخێکی لێکۆڵینەوە و بڵاوکردنەوەی حەقیقەتی تێپەڕ کردبوو تەنانەت بە ناشارەزاییەکی سیاسەتیش دانەدەنرا بەڵام کاریگەری هەلومەرجی گشتی سیاسەت و تونوتیژی لەسەر بوو لەو هەلومەرجەدا تا کودەتاکەی 12 ئەیلولی ساڵی 1980 زۆر لە پێشەوەی هیچ یەکێک لە گروپەکان نەبووین لە ساڵی 1979 دەرکەوتنم لە سنوورەکانی تورکیا و کرانەوەم بەڕووی خۆرهەڵاتی ناوین هەنگاوێکی استراتیژی بوو چونکە دواتر ئاسۆی ڕاستیمانی زیاتر کردەوە گەڕانەوەیەکی سیستەماتیکی بۆ تێکۆشانی چەکداری ڕاستیەکەمانی ناچار کردبوو بە وشارێکی پێگەیشتووتر بگا ئەو کاتە هەوڵی توێژینەوەی پەیوەندی نێوان توند و تیژی و کوردستان درا بوو هەڵمەتی پازدەی تەباق لە ڕوخساردا سەربازی بەڵام لە ناوەڕۆکدا قۆناغێکی دەستپێکرد بوو کە لایەنی واقعی سیاسی لە پێش بوو چەندەی تێپەڕدەبوو زیاتر پەیوەندی نێوان سیاسەت و توندوتیژی ئاشکرا دەبوو لە میانی ئەو قەڵەمبازەوە کەسایەتی کۆمەڵایەتی داهێنەری تاک هێزی ڕێخستەبوون کۆمەڵگابوونی نەتەوەیی و ئازادیژن ڕۆشنتر دەبوونەوە دووهەمین گەورە کۆچەکەم کابرا و ئەوروپا بوو یەکەمینیان ئەوە بوو کە لەسەر شوێنپێی حەزرەتی ئیبراهیم بۆ خۆرهەڵاتی ناوین ئەنجامدرا بوو تەنانەت دەشەیە گرێدرا و بە یاخیبوونەکەی گوند کۆچکردن بەرەو شاریشی بخرێتە سەر کۆمەکی کردین تا لە نزیکەوە ئاشنای واقعی نێودەوڵەتی ببین قۆناغی زیندانی ئیمرالیش کە لە سەرەتاکانی 1999 دەستی پێکرد ناچاری کردن بە شێوەیەکی یەکپارچەیی و بەرفراوانتر لەو ڕاستیە تێبگەین ڕێژەی حەقیقەتەکەی قۆناغی ئیمرالی لە قۆناغەکانی پێشووتر لە پێشتر بوو گۆڕانکاری گرنگم لە ئابستراکتەوە بەرەو بەرجەستە لە دۆگماتیزمەوە بۆ ریالیزم لە کەمتەرخەمیەوە بۆ هەستیاری لە دەوڵەت گەرایینەتەوە بۆ دیموکراتیزەبوون لە ئیکۆنۆمیزمەوە بۆ مۆدرنیتەی سەرمایەداری سەرمایەگەرایی ئیندۆستریالیزم و دەوڵەتنەتەوە لە مۆدرنیتەی سەرمایەداریەوە بۆ مۆدرنیتەی دیموکراتیانە لە مێژووناسی ئایدیالیستیەوە بەرەو مێژووناسی زانستی فەلسەفیەوەم بەدیهێنا لە سۆفی گەرای ئیسلامیشدا کەسایەتی حەقیقەت تاوتوێکراوە و پایەدارکراوە باسکردن و ئەنجامدانی چالاکی دەرهەق بە شارەنووسی نەتەوە و کۆمەڵگاکان لە نزیکەوە گرێدراوی قۆناغەکانی حەقیقەتە و لە میانەی ڕێژەی حەقیقەتی پابند بە ئەنجامە کرداریەکان دەستنیشان دەکرێت
لە سەرەتای بەریەکەوتن لەگەڵ مۆدرنیتەی سەرمایەداریدا ڕاستینەی کورد و کوردستان بە بەراورد لەگەڵ ڕاستیەکانی دراوسێیدا نە زۆر لە پێشترە و نە دواکەوتوتر بگرە کاتێک لە ئاستی دنیا لەگەڵ نمونە هاوشێوەکانی بەراورد بکرێ ئەوە هەڵدێرێکی جددی لە نێوانیاندا نابیندێ لەوانەیە شتێکی کەمتر نەبێ بەڵکو زیاتر بێ دابڕان لە ڕاستینەی گەردوونی لە بنەڕەتدا لە سەرەتای سەدەی 19 دەستی پێکردووە سەبارەت بە دیرۆکی گەردوونیەوە سەدەی 19 سەردەمێکە کە وشیاری مێژووی نەتەوەیی دەرکەوتوتە پێش دابەشبوونی کۆمەڵگاکان لەسەر بنەمای ئاین بۆ دابەشبوون لەسەر بنەمای نەتەوە گۆڕاوە چەندین نەتەوەی ئیلمانی لە ئومەتی کاسۆلیکی هاوبەشی ئەوروپا جیابوویەوە و کۆمەڵگای نەتەوەی لەدایک بوون لەگەڵ پەرەسەندنی سەرمایەداریش کۆمەڵگە نەتەوەیەکان بە فۆرمی دەوڵەت نەتەوە و پیشەسازگەرایی داپۆشراون قودان و خستنە قەفەزی ئاسنینی کۆمەڵگای نەریتی لەسەر بنەمای سیانەی سەرمایەداری ئەندۆستریالیزم و نەتەوە دەوڵەت جێگەی باسە وەک ماهیەتێکی دژی ئەوەش دەستەواژەکانی کۆمەڵگای دیموکراتیک سۆسیالیستی و ئەزمونە سنووردارەکانیان ئاواکراون ئەو ئەزمونانەی لە سەدەی 19دا ئەوروپا بەخۆیەوە بینی لە سەدەی 20دا لە تەواوی جیهاندا بڵاو بۆتەوە لەگەڵ بە جیهانبوونی سەرمایەداری ئەندۆستریالیزمیش بووە بە جیهانگیری و دنیاش نزیکەی بۆ 200 دەوڵەت نەتەوە دابەش بووە ئیتر لە سەرتاسەری جیهاندا ڕاستینەی کۆمەڵایەتی لە چوارچێوەی سنووری وشکدا لەگەڵ کۆمەڵگای هۆمۆژەنی دەوڵەت نەتەوە یەکسان دەبینرێت لەگەڵ پەرەسەندنی مۆدرنیتەی سەرمایەداری قۆناغێکی گومڕایی و دەستخڕۆیی سەبارەت بە حقیقەتی کۆمەڵگا قۆڵ بۆتەوە تێڕوانینە میتافیزیکیەکانی سیستەمی شارستانی دایهێنابوون بۆ شێوە پۆزتیڤیستەکانی سەرمایەداری گۆڕان و مۆرکی خۆیان لەو تێگەیشتن دەستەواژە و تیۆریانەدا کە پەیوەندیان بە ڕاستینەی کۆمەڵایەتی کۆمەڵگاوە هەیە هەرچەندە کۆی ئەو تیۆری و دەستەواژانەی بە ناوی زانستی کۆمەڵگا و مرۆییەوە هەراج بکرێن دوای ساڵی 1970کان لەو کاتەوە تا ڕۆژی ئەمڕۆمان بکەونە ناو قەیرانێکی قوڵیشەوە بەڵام دیسان پێکەنەری قاڵ بە سەرەکیەکانی وشیاری کۆمەڵگان دەستەواژەی ڕاستینەی کۆمەڵایەتی کە بۆ 1001 لە قجیابۆتەوە ئیتر کراوە بە ئامرازێکی داپۆشینی سیاسەتەکانی سەرمایەداری ئەندۆستریالیزم و دەوڵەت نەتەوە کە دژمنایەتی حەقیقەت دەکا وێرای ئەوەش ئەو کۆڵەکە سێکوچکەیی مۆدرنیتەش لە ناوەخۆیدا هەموویەتی و یەکپارچەیی جێگای باسە لەو سۆنگەوە خاوەن ڕاستیە بەدەستێنانی ڕاستینەی مۆدرنیتە باجەکەی نوکۆڵیکردن بوو لە کۆمەڵگای مێژوویی لە کۆمەڵگاکانی شارستانیدا بە تایبەتیش لە کۆمەڵگا سەرمایەداریەکاندا ڕاستینە زیاتر دەرزی بردووە بریندار و پارچە پارچە بووە ئەو ڕاستینە کۆمەڵایەتی لە تەوەرەی بەدەستێنانی زۆرترین قازانجدا ئاواکراوە لەسەر بنەمای ئاسیمیلاسیۆن و کۆمەڵکوژی ڕاستی ئەو کۆمەڵگایە بەدیدێت کە لەو بنیادانەدا زەرمەند دەبێ بۆ نمونە کۆمەڵگای سەرمایەداری تەنیا لەسەر بنەمای بە پاشکۆکردن و کۆیلەکردنی کۆمەڵگای نەریتی و کۆمەڵگای ڕەنجدەران فراهم دەبێ ئەو فاکتەرە کۆمەڵایەتیانەی بوونەتە کلک و پاشکۆ تەنیا بە شێوە یان سیفەتی ئۆبژەبوونیان جێگای باز دەبێ خۆیان بە تەنیا خاوەن حەقیقەتێکی ئەوتۆنین لەو سۆنگەوە نوێنەرایەتی ڕاستێکی زۆر لاواز دەکەن کۆمەڵگای پیشەسازی تەنیا لەسەر بنەمای کۆڵۆنیکردنی کۆمەڵگای پیشەکاری و کشتوکاڵ و کردنیان بە کۆیلەی کرێدار دێتەکایەوە کۆمەڵگای دەوڵەت نەتەوە لەسەر بنەمای تواندنەوە و بە مێرولەکردنی کۆمەڵگای دەرەوەی دەوڵەت واتە تواندنەوە و بە مێرولەکردنی کۆمەڵگای مەدەنی دیموکراتیک بەدیدێت لە کاتێکدا لەو نمونانە کۆمەڵگای مێژوویی لە ناوەڕۆک و دۆخی ڕاستەقینەی دەردەخرێ هەرچی ئەو کۆمەڵگایەیە کە لە جێگاکەیدایە ئاوا دەکرێ لە کۆمەڵگا زیاتر دەکرێن بە ئامرازگەلێکی میکانیکی کە دیاردەی بەدەستێنانی زۆرترین قازانج دەستە بەردەکەن هەرەسی ڕاستینەی کۆمەڵگا لەو دیاردەیەدا شەراوەیە ئەوانە پاوان و قۆرەخکاریە زەبەلاحەکانی پیشەسازی دامەزراوەکانی فینانس و دەوڵەت نەتەوەن کە لێرەدا ڕۆڵی ئامرازگەلێکی میکانیکی دەبینن خۆیان بەتەنیا هیچ ڕاستیەکی کۆمەڵگایان نییە ئەوانە جانەوەرە دراوی و پیشەسازیەکانن کە کۆمەڵگا و سروشتەکەی دەخۆن و لە ناویان دەبن ڕۆڵی ئامرازە ئاسیمیلاسیۆنیست و میلیتاریستەکانی مەرگ دەبینن شۆڤەکردنی ڕاستینەی کورد لە ژێر ڕۆشنایی ئەو پێناسێدا زیاتر نزیک بە ڕاستی و تا بڵێ فێرکەل و ئەزمون بەخش دەبێ یەک نیشتیمانی دایک لە ڕاستینەی کووردا
میکانیزمی کۆڵەکە سێکوچکەی یان سێنەکەی مۆدرنیتەی سەرمایه‌داری کە لە تورکیا و بەشی هەرە گەورەی کوردستان ئاواکراوە لە کاتێکدا کۆمەڵگەی تورکمانی داگیرکردووە و لە ناوخۆیدا تواندوێتەوە ڕاستینەی کوردیشی لە ئاستی جیاوازدا پارچە کردووە و ئامانجی نەهێشتنی بوونەکەی بووە. پێشتر بە شێوەی گەڵاڵەیەک ڕووداوەکانی دەرهەق بە ڕاستینەی کولتورەکانی دیکەم ئاماژە پێکرد بوو. بۆیەش دووباری ناکەمەوە، بەڵام بەهۆی پەیوەندیە توندوتۆڵەکەیان لەگەڵ ڕاستینەی کووردا هەوڵ دەدەم بەیەکەوە ڕاوە و شرۆڤەیان بکەم. ڕاوەکردنی ڕاستینەی کورد لە ژێر سەردێڕ و چوارچێوەی جیاوازدا سەبارەت بە ئەزموونبەخشی و پێشکەشکردنی ئاسانکاریەوە گونجاوترە. ئەگەر سەرجەم ڕەهەندەکانیشی بەیەکەوە ڕاوە بکەین ئەوە پێویستە بە گرنگیەوە ئەو خاڵە ڕەچاو بکەین کە تەنانەت لە دۆخی دابەشکراوی بە ئۆبژەکردن توانەوە و بەهۆی بێناوەڕۆکردنیشی بەهۆی ژینۆسایدەوە لە گشت پارچەکانی کوردستاندا لێکچوون جێگای باسە. بە شێوەیەکی مێژووی لە کوردەیە کەمینەکانەوە تا دەگاتە کوردانی هاوچەرخ بەردەوام ڕاستینەی نیشتیمانی دایک بۆ کوردان لە ئارادا بووە. دەستەواژەکانی کوردیا لای سۆمەریەکان، کوردیوانە مەملەکەتی کوردان لای لویەکان و کاردۆخیا لای هێرینەکان هەمان ڕێگیان هەیە و بە پێی بەسەرشوونی کات و سەردەم گۆڕانکاری بەسەردا هاتووە. لە سەردەمی دەسەڵاتی سوڵتانە سەلجوقیەکان لە ئێران سەدەی 11 زاینی بەدواوە بە شێوەیەکی فەرمی وەک کوردستان دوا شێوەی خۆی وەرگرتووە. لە سەردەمی ئیمپراتۆرەتی عوسمانیشدا لە سەدان فەرماندا فەرمانەکانی سوڵتان بەردەوام دەستەواژەی کوردستان بەکارهاتووە. لە کاتی دامەزراندنی کۆماریشدا چەندین جار خودی مستەفا کەمال بە شێوەی نووسرا و زارەکی دەستەواژەی کوردستانی بەکارهێناوە. یەکەمین نوێنەرانی گەلی ناوچەکە بۆ پەرلەمانی تورکیاش خۆیان وەک نوێنەرانی کوردستان مەبعوسی کوردستان ناساندووە. لە سەردەمی پیلانگەڕی تورکی سپی ساڵی 1925 بەدواوە لە ناکاو هەموو جۆرە میراس و ناوێکی پەیوەندی بە کوردستان و کوردێتیەوە بوو بێت لە میانەی ڕێچکە و ڕێبازی ترسناکەوە قەدەغە کراون و خواستویانە وەک دیاردەیەک نەمێنێت و لە ناوی ببەن. ئەو زەبرەی لە دەستەواژەی کوردستان وەشێنرا هەڵگری چەندین ئامانجە. بەر لە هەموو شتێک تورکە سپیەکان دەشێت ئەمە بە بۆرژوازی تورکە بیرۆکراتە لاوەکانیش ناو ببین، بەڵام بە مەرجێک سەرمایی یەهودیشی لە ناودابێ کە ناوکی بەڕێوەبەرایەتی بوو بەیەکەوە لەگەڵ فەرمانڕەوایی ئینگلیز و فەڕەنسا سەر لە نوێ کوردستانیان بۆ 4 پارچە دابەش کردو و پارچەی گەورەشیان بۆ خۆیان جیاکردەوە. خۆی و هەموو شتێکی ناویشیان بە تورک لە قەڵەمدا و قۆناغی ژینۆسایدکردنیان دەست پێ کردووە. ئەمەش کودەتایەکی پیلانگەڕانەیە دژ بە جوگرافیای کوردستان. لە ڕێگای پیلانی ئیسلاحاتی شەرقی ساڵی 1925 خواستویانە ڕاستینەی کورد لە مێژوودا بسڕنەوە. نیشتیمانی کوردانیش بەنەبوو دانراوە. دەستەواژەکانی وڵات و نیشتیمانی دایک لە سەردەمی نەتەوەبووندا بایەخدار بووە. نیشتیمانی دایک وەک دەستەواژەیەکی سۆسیۆلۆژی جوگرافیایەک پێناسە دەکا کە بە درێژایی سەدان ساڵ کەلتوری لەسەر ئافرێنراوە، بازار ئاواکراوە و شیاری مێژووی لەسەر بەدەستهێنراوە و لە بواری دیمۆگرافیدا کراوە بە شوێنی نیشتەجێبوون. نیشتیمان سەبارەت بە سەرمایەدارەکانی گرێدراو بە بازار لەویش گرنگتر بۆ ئافرێنەرە ڕاستەقینەکانی کولتوری کۆمەڵگا واتە بۆ نەتەوەگەل شوێنە دەست لێ بەرنەدراوەکەی ژیانە. نیشتیمان تەنیا شوێنی یان جوگرافیای بەرهەمی مادی ژیانی کۆمەڵگا و دروستبوونی کەلتورەکەی نییە، بەڵکو خانە و بێشکەی پێکهاتنی ڕۆح و مێژوەکەیەتی. بێبەشبوون لێی وەک ڕۆح و دەستەواژە زۆر لەوە خراپترە کە بێماڵ و بێڕۆح بمێنێتەوە. ئەوەی کۆمەڵگا بێڕۆح و بێماڵ بهێڵێتەوە بەبێ کەلتوری مادی و معنەویشی دەهێڵێتەوە. لە ڕاستیدا ئەم جۆرە هەنگاوانە بە شێوەیەکی زۆر هۆبانە و لەژێر ناوی پیلانی ئیسلاحاتی شەرقەوە خراوەتە باری جێبەجێکردنەوە. وەک پێویستێکی پیلانگەڕی ئەو سەرهەڵدانانە کراونەتە بیانوە کە لە هەلومەرجی دنەدان و هاندان پرۆڤۆکاسیۆن سەریان هەڵداوە. بەم جۆرە دار و بەردیان بەسەر یەکترەوە نەهێشتووە. هەوڵیان داوە تاکە پەیوێکیش سەبارەت بە کورد و کوردستان بەکارنەهێنرێت. ئەندامی بنەڕەتی دامەزراندنی کۆمەر ئەو گەلەی لەوانەیە یەکەمین گەلی مێژوو بۆ بە خاوەن نیشتیمانێک کە ناوی خۆی لەسەرا ڕوبەڕووی دۆخێک بۆتەوە و کۆڵی لێ دەکرێت کە گەلێکی نیشتیمانەکەی خۆی بێت. لە هیچ سەردەمێکی مێژوودا نەبینراوە کە وڵاتێک بەم شێوەیە لەلایەن ئایدۆلۆژیا یان ئاینێکەوە نکۆڵی لێکرابێت و بەنەبوو لە قەڵەندرابێ. لە بڕیار و زەهنی زۆربەی زۆری کۆمەڵگای تورکیشدا هەڵوێستێکی بەم جۆرە بوونی نییە. دەشێت
لە هەمان مێژوودا پراکتیکێکی هاوشێوەی دیاردەی تورکی سپی لە چەندین نەتەوەی دەوڵەتی ئەو نەتەوەی بەدەستی دەوڵەت ئافرێنراوە ئەو دەوڵەتی بەدەستی میلیگەرایی و ناسیۆنالیزم ئاواکراوندا ببیندێت کە درەنگ وەخت هەنگاویان بۆ مۆدرنیتەی سەرمایەداری هاویشتووە لە سەروی هەموو شیانەوە ئەڵمانیا، ئیتالیا و ژاپۆن. بەڵام کادرە بیرۆکراتەکانی ئیتیحاد و تەرەقی کە خوازیار بوون دەوڵەت لە میلیگەرایی تورکە و ئاوا بکەن، کاتێک میلیتاریزم و میلیگەرایی ئەڵمانیان بە بنەماگرت کە لە نەمامگەکەیاندا گەشیان کردبوو بەیەکەوە لە بەرێکدا جەنگابوون. یەکەمین جەنگی جیهانی تەنیا لێکچوو یان دوانەکەی میلیگەرایی نازی نەبوون، بەڵکو لە فاکتەرە دامەزیێنەرەکانی بوون. هیتلەر کاتێک ژینۆساید بەرامبەر یەهودیەکان ئەنجام دەدا خۆی دانی پیاناوە کە بە ژینۆسایدی حکوومەتی ئیتیحاد و تەرەقی سەر ئەلمانیەکان کاریگەر بووە. بێنیشتیمانکردنی کوردان لە نزیکەوە پەیوەندی بەو دوو ئەزموونە مێژوویەوە هەیە. پێویستە کاریگەری سەردەمێکیشی لەسەر زیاد بکرێ کە ئایدۆلۆژیای پۆزتیڤیست بەلوتکە گەیشت بوو. زانستگەرایی پۆزتیڤیست دیاردە کۆمەڵایەتەکانیشی لە میانەی یاسا پێڕەوکراوەکانی زانستی بایۆلۆژی و فیزیا هەڵدەسەنگاند. تورکگەرا سپیەکانی هەڵگری کاریگەری ئەلمانی دۆگماتیکی ئەو ئایدۆلۆژیایە بوون لەو بڕوایەدا بوون کاتێک لە ڕێگای یاساوە دیاردەیەک بەنەبوو دابنێن ئەوە ڕاستی و حکمی ئەو دیاردەیە نامێنێت. لەو لایەنەوە لە دۆگماتیکەکانی چاخی ناوین دۆگماتیکتر بوون. دەستەواژەی تورکیاش لەو ساڵانە پەیدا بوو. بەهۆی زۆری ژمارەی تورکەکان و پێک هاتە مێژوویەکەی ئەمە دەستەواژەیەکی هەڵە نەبوو، بەڵام لە ڕێگای یاسا و بە شێوەیەکی زۆرە ملەیانە بەرفراوانکردنی تا کوردستانیش لەخۆ بگرێ پێچەوانەی ڕاستینە مێژوویەکان بوو. مۆدرنیتەی نەتەوەگەرایی تورک وەک بڵێ ئاینێکی نوێ دەئافرێنێت لەو بڕوایەدا بوو کە هەر دیاردە و دەستەواژەیەکی پەسەندینەکە کاتێک دەڵێت لەناو بچێ ئیتر لەناو دەچێت. بێگومان میلیتاریزمی کوشندا ڕۆڵێکی سەرەکی لەوەدا دەبینی. سەرهەڵدانەکانی کوردان بە شێوێکی زۆر بێبەزەیانە سەرکوتکران تا کوردستان وەک نیشتیمانی کوردان نمێنێتەوە. چیتر گەلێکی دامەزرێنەری کۆمار وڵاتەکەی نەماون، بەڵکو هەندێک کێوی جێگای باز بوون کە پێویست بوو هەموو شتێکیان بپلیشێتەوە و بەنەبوو دابنرێت کە بێ زمان و بێوڵاتە ناوی قەدەغەکراوە و لە کاتی ڕۆیشتن بە ناو بەفردا دەنگی کارد کورد لەژێر پێیاندا دەردەکەوێ. ئینگلتەرا کە ئەو کاتە هێزی هەژمونگەرایی سەرمایەداری بوو هاوکارە نزیکەکەی ئەو سیاسەتە بوو. هیچ دەنگێکی لێوە نەدەهات و ژێر بەژێر پشگیری لەو سیاسەتە کرد. هەر لەبەرەوەش دەستی بەسەر پەترۆڵی مووسڵ کەرکووکداگرتە بوو. نزیکبوونی دەوڵەتی تورک لە فەڕەنسا و پەسەندکردنی چەمکی یاسا و نەتەوەی ئەلمانی بەس بوو تا فەڕەنسا ئەو کردار و ڕەفتارە نامرۆیانە لەبیر بکە. ئەڵمانیاش خۆی ئەندامی دامەزرێنەر بوو. لە ڕوانگەی ڕێل سۆسیالیستەکانی ڕووسیاوەش کردەوەکانی تورکچێتی سپی لە کوردستان سەرکەوتنی پێشکەوتن خوازی بوو بەرامبەر بە کۆنەپەرستی. کۆماری کوردستان لە مەهاباتی خۆرهەڵاتی کوردستانیش بوو بە قوربانی هەمان سیاسەت. ئەو شتەی سەرمێنراوە هێزەکانی مۆدرنیتەی سەرمایەداری لە پێناو بەرژەوەندیە ڕۆژانەیەکانی خۆیان لە قوربانیکردن و بە نەبوو دانانی وڵاتی هەزاران ساڵەی گەلێک هیچ دوودڵەیەکیان نەکردووە. ڕاستینەی باشووری کوردستانیش لە ئاکامی حساب و لێکدانەوەکانی شەڕی سەرد گەرم کرا. بە ئامانجی بربەستکردنی حکمی گەلی کورد بەسەر چارەنووسی خۆیدا کە لە بواری جەستەیدا بوونی خۆی پاراستە بوو، هەروەها بۆ ئەوەی لە دۆخی سەربازگەیەکی پێشووی سیستەمدا بێ بەردەوام کوردستانێکی پشوکراوە لە ڕۆژەو و یەدەکدامایەوە. ئەم جارە بەرژەوەندەکانیان ئەوەی دەکرد بە پێویستیەک. هەروەک چۆن لە بەرامبەر لە دەستدانی هێلینی و ئەرمەنیەکان بۆ نیشتیمانی مێژوویان وەک قەرەبووکردنەوەیان و دانەوەی قەرز مەحکومی دەوڵەتۆکەی بچووکران ئەو دیاردەیی بە کوردستانی عێراقیش ناو دەبرێ بە هەمان شێوە خرای ڕۆژەبەوە. کاتێک سەدەی بیستەم کۆتایی هات یەکەمین و کۆنترین نیشتیمانی مێژووی ڕوبەڕووی لە ناوچوون ببوویەوە. ئەگەر مۆدرنیتەی سەرمایەداری گەلێک بە بێنیشتیمان دابنێت لە ڕوانگەی ئەو کۆمەڵگایەوە مانای لە دەستدانی نیوەی بوون و ڕاستەکەیەتی. دوای بانەبوو دانانی نیشتیمان خاک و وڵات لە سەرپێهێشتنەوەی کۆمەلگا و درێژەدان بە ژیان و بوونی کەلتوری مادی و معنەوی ئیتر بۆ پەرژۆکان دەمێنێتەوە. ئەو دۆخەش لە هەوڵەکانی مەلەکردن یاخود ڕۆیشتنی مرۆڤێک لە هەوە بۆشایی دەدەچێت. ئەگەر دەتەوێت بوونی خۆت بپارێزیت یان دەبیت بە ماسی و مەلە دەکەیت یان دەبیت بە باڵندە و دەفڕیت. یەکێک لە تاوانە هەرە گەورەکانی مۆدرنیتەی سەرمایەداری بەرامبەر بە دیاردەی نیشتیمان بە شێوەیەکی زۆر ساختەکارانە چەمکی سنووری تاگنەتەوەی وشک و نەگۆڕی وەک دەستەواژەیەکی پیرۆز خستۆتە بازاڕەوە. چەمکی سنووری دەوڵەتنەتەوە وەک هێمایەکی چۆنێتی پاراستنی بەناو نیشتیمان بە شێوەی باوەڕی و عیبادەتێک دەخرێتە گەڕ.
ناوڕۆکیشدا سنووری مڵکایەتێکی گشتیکرا و پێشخراوە. پێشخراوترین شێوەی مڵکایەتیە. دواترین قۆناغی مێژووی مڵکایەتیە کە بە پەرژینکردنی دەوروبەری کێڵگەیەک دەستی پێکردووە. سنوورەکان هێندە تون دەکرێن گوایە لە پێناو بستێکیدا ئامادەن بجەنگن و چەندین شەڕیش ڕوودەدات. دەجەنگن، بەڵام ئەو شەڕانە لە پێناو بەرژەوەندەکانی و گەلوونەتەوە نییە، بەڵکو بەهۆی پۆتەنسیێلەکان بۆ بەدەستهێنانی زۆرترین قازانج ئەنجام دەدرێن. سنوورەکانی دەوڵەتنەتەوە چەندە تون بکرێن واتە بەو ڕادەیە زۆرترین قازانج بەدەستدێنێت. بێگومان گەلوونەتەوەکان خاوەن سنوورێکی نیشتیمانن، بەڵام بە گوێرەی چەمکی مۆدرنیتەی دیموکراتیک پێکهاتن و پاراستنی ئەو سنوورانە بە تەواوی لەگەڵ ذهنیەتی دەوڵەتنەتەوەدا جیاوازە. واتە لەو چەمکەدا سنوور و شکبوون و توندکردنی مڵکایەتی نییە، بەڵکو هێڵی هاوکاری، دۆستایەتی و پێکهاتە کۆمەڵایەتی باڵاکانە لەگەڵ دراوسەکاندا کە زیندوترین ڕێکەوتن هاوبەشێتی ئاڵوگۆڕ و سنتێزی کەلتوری لێ دەکەوێتەوە. ئەو دەبەر و ناوچانەی شوێنی فرەنەتەوەی و فرەکەلتوریە ئەو ئاڵقە ئافرێنەرانن کە کولتور و ژیارێکی باڵای تێدا هەبێن بووە. جێگای ئاشتی و برایەتین، نەک شەڕ و پێکدادان. ئەو سنوورانەی لە مێژوودا بوونەتە ماڵخۆی ئەو جۆرە کارانە لە سەردەمی مۆدرنیتەی سەرمایەداریدا کراون بە هێڵگەلێک کە زۆرترین دوژمنایەتی و شەڕی بەخۆبینیوە. میڕێژ کراوە، بە تەلبەند و شوورەکان گیراوە و دەرباز ناکرێت، کراون بە دیواری ئەو بەندینخانەی گەلان و نەتەوەکانی لە ناودا گیراوە. ئەو گەل و نەتەوانەی لە ناو ئەو سنوورانەدا دەژین ناپارێزرێن، بەڵکو دەخرێنە ناو قەفەزی ئاسنینەوە، زیندانی دەکرێن بە سەربازی زۆرە ملەیانە، کرێکاری کرێی هەرزان و بێکار. نەریت و کولتوری ئەتنیک گەل و نەتەوەکانی دەرەوەی نەتەوەی فەرمی باڵادەست دووچاری ئاسیملاسیۆن و کۆمەڵکوژی دێن. بەرژەوەندیە سنوورە ناسەکانی قۆرخکاریەکانی دەسەڵات و سەرمایە لە ناوڕۆکی ڕاستینەی سنووری دەوڵەتنەتەوەدا شاراوەیە. ڕاستینەی کوردی دابڕێنرا و لە نیشتیمانی دایک ڕاستینەیەکی بریندارە و لە گیانەڵادایە. خاوەندارێتی نەکردن لە نیشتیمانی دایک مانای دەستبەردانە لە مێژوو کولتورەکەی، لە ئاکامدا مانای دەستبەردانە لە دۆخی کۆمەلگابوون و نەتەوە. ڕاستینەی کۆمەلگای کورد بە بێ نیشتیمان پێناسە ناکرێت. کۆمەلگایەکی بێ نیشتیمان ناتوانێت درێژە بەهەبوونی خۆی بدا، لە پەرتەوازەبوون و لە ناوچوون ڕزگاری نابێ. هەرچەندە ڕاستی نیشتیمانێک جێگای بازبێ کە دووچاری داگیرکاری و کۆمەڵکوژی هاتووە، بەڵام ناتوانرێ نکۆڵی لە بوونی کوردستان بکرێ تا دواتاکی لەسەر بمێنێ کە خوازیارە ژیانێکی ئازادانەی شایستە و گرێدراوی ڕاستی کۆمەلگا و بیرۆکەکەی هەبێ، ئەوە هەر بوونەکەی بەردەوام دەبێ. تەنیا نابێت بە نیشتیمانی کوردان، بەڵکو دەبێت بە وڵاتی هاوبەش ئازاد و دیموکراتی ئەرمەنی، سوریانی، تورکمان، عەرەب و هەر تاک و کولتورێکی دەخوازێت بە ئازادی بژیت و بە شێوەیەکی یەکسان بەشداری تێدا بکە. نەگەیشتنی بە دەوڵەتنەتەوە بێ چانسینە، بەڵکو بۆی دەبێت بە چانسێک. ئەو جارە نابێت بە وڵاتی شارستانێکی نوێی چینایەتی، شارگەرایی دوژمنی ژینگە و دەوڵەتنەتەوە، بەڵکو دەبێت بەو نیشتیمانەی کە بەرەبەیانی مۆدرنیتەی دیموکراتی خۆرهەڵاتی ناوێنی لێ هەڵدێت و لە بێشکەی خۆیدا گەورەی دەکا.